بەپێی راپۆرتێکی نوێ بەریتانیا مەشقی بە سەدان فڕۆکەوانی سعودی کردووە کە لە بۆمبارانی یەمەندا بەشدارن. ئەو هاوکاتە لەگەڵ لێکۆڵینەوەیکی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی کە فەڕەنساش خۆی ئامادە کردووە بۆ هەنگاوێکی لەو شێوەیە. ئەوە شاوتەری بە لەگەڵ بەردەوامی فرۆشتنی چەک. ئەمینیستی پاریس بە بەشداری لە ئەنجامدانی تاوانی جەنگ تۆمەتبار دەکات. پێگەی دیکلاسیفاید یوکەی چەند زانیاریکی لە وەزارەتی بەرگری بەریتانیاوە ئاشکرا کردووە کە هێزی ئاسمانی شانشینی بەریتانیا لە ساڵی 2019دا مەشقی بۆ فڕۆکەوانانە کردووە کە فڕۆکەکانیان بەکاردەهێنرێت بۆ بۆمبارانی سڤیلە یەمەنیەکان. هەروەهاوەشی ئاشکرا کردووە کە هێزی ئاسمانی شانشینی بەریتانیا لە 12 بنکەی سەربازی بەریتانیادا مەشقان بە سەربازی هاوپەیمانی سعودی و ئیماراتی کردووە. ئەوەش لە ئامان ساڵدایە کە دادگای باڵای لەندەن فرۆشتنی چەکی بەریتانیای بە سعودیە قەدەغە کردووە لە ترسیە و پێشێلکاریانەی مافی مرۆڤ کە بەو چەکانە ئەنجام دەدرێت. زانیاریەکان دەڵێن کە 310 سعودی لە 6 بنکەی هێزی ئاسمانی بەریتانیدا لە ئینگلتەرا و وێڵز مەشقیان پێکراوە و تا ئێساش بەردەوامن. هەر بەپێی ئەو زانیاریانە 90 سعودی مەشقیان لەسەر فڕۆکەی تایفۆن بینیوە لە خۆرەڵاتی ئینگلتەرا. پێگەی دیکلاسیفاید یوکەی جەخت لەو هەواڵە دەکاتەوە کە لە پێکهاتەی هێزی ئاسمانی سعودیدا 72 فڕۆکەوان تایفۆنی تێدایە کە ڕۆڵی ناوەندیە بووە لە بۆمبارانی وڵاتی یەمەندا کە لەو هێرشانەدا یارمەتیە خۆراکیەکانی ئەو وڵاتەشیان بە ئامانج گرتووە. بەریتانیا و فەڕەنسا و ویلایەتە یەکگرتووەکان لەلایەن ناوەند و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ڕەخنەی توندیان ئاڕاستە کراوە بۆی بەردەوامیان لە فرۆشتنی چەک بە سعودی و ئیمارات کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا هەزاران قوربانی سیڤیلی لێکەوتۆتەوە کە لە نێویاندا ژمارەیەکی زۆر لا منداڵی تێدایە. لالای خۆشیەوە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕەخنەی لە فەڕەنسا گرتووە کە دەیەوێت مەشق بە سەربازانی سعودی بکات. ئەوەجگە لە بەردەوامی فرۆشتنی چەک بە سعودی و ئیمارات وەبوونی بەڵگەی ڕوون لەسەر ئەنجامدانی تاوانی جەنگ لە یەمەندا. ئەو لێکۆڵینەوەیە کە ساڵێکی تەواوی خەیاندووە کە باسی فرۆشتنی چەکی فەڕەنسی دەکات بە سعودیە ئاشکرای کردووە کە سەنتەری کۆمپرسی کۆکێریری بەلجیکی کە لەسەر زەوی فەڕەنسادایە ئامادەکراوە بۆ پێشوازی لە سەربازە سعودیەکان بۆ مەشق پێکردنیان لەسەر دوا مۆدێلی ئەو چەکانەی لە یەمەن بەکاردەهێنرێت. لێکۆڵینەوەکە لەلایەن ڕۆژنامەنووس ئۆدری لۆبی ئامادە کراوە بۆ گۆڤاری لاکرۆنی کە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بڵاوی دەکاتەوە. ئەمەژە بۆ دەدات کە سعودیا جەنگێکی هەمەلایەنە دژی یەمەن بەڕێوە دەبات کە پێشەی یاسای نێودەوڵەتی دەکات. ڕۆژنامەنووسەکە ئاماژە بۆ دەکات کە فرۆشتنی چەکی فەڕەنسی ناکەوێتە ژێر چاودێری پەرلەمان و هەر پەرلەمانتارێکیش گوشار بکات بۆ ڕێگری لە فرۆشتنی چەک دەکەوێتە ژێر گوشاری دەستگای ڕاپەڕاندنەوە. بۆش فەڕەنسا پابەندی خۆی بۆ ڕێکەوتن نامەی نەتەوە یەکگرتووەکان پێشێل دەکات. ئەمینیستی ڕایگەیاندووە کە سعودیا بە یەکەم کڕیاری چەکی فەڕەنسی هەژمار دەکرێت هەرچەندە وەزیری سوپای فەڕەنسا فلۆرانس بارلی لە ساڵی 2019دا پابەندی خۆی بە ڕاگرتنیان دێچەک ڕاگەیاند کە مەترسی ئەویان لێ دەکرێت کە پێشێلکاری مافی مرۆڤیان پێ بکرێت. بەڵام فەڕەنسا هیچ کاتێ پابەندی خۆی بەو بەڵێنەوە نەبردووەتە سەر بۆیە بەکارهێنانی ئەو چەکانە ڕاستەوخۆ بەشداریکردنە لە پێشێلکاریەکاندا.